گوتم ئەمن ڕەشوەی نادەم ئەمن کابراایکی دیندارم ئەو دوو نقطەیە ئاگادار بە خەتی سۆرە هێشتا دەستمە بێز نەکردیە. سلام علیکم خۆشەویستان، هاتینەوە لە عەڵقەشی نوێ بزانین چمان کرد. کاتێک کە گوتی ئەمن یارمەتی دەدەم چ دویست چوم لەگەر دکتۆر کاوەی برام گوتم دکتۆر ئەو کابرا گوتیتی ئەمن یارمەتیتان دەدەم. مەوعیدەکمان ڕێکێ خست سەردانیمان کرد لە دائیرە ئەنجارێک کە سەردانمان کردەوە لە بیرمە یەکەم شت پێم گوتمە ئەو کابرایە گوتم ئەمن ڕەشوەی نادەم ئەمن کابراایکی دیندارم ئەو دوو نقطەیە ئاگادار بە خەتی سۆرە هێشتا دەستمە بێز نەکردیە. گوتی ئەمەش دینداری. گوتمم کاکەم لە ئێستاوە پێ برم ئەمن نە ڕەشوەی دەدەم کابراایکی دیندارشم شتی خراپ ناکەم هەشتا خوا پێی ناخۆش بیت نامەوێ بیکەم ئەمن دەمەوێت خێرێ بکەم ئەها لە خەتوی یەکەمەوە گوتم ئەم دەمەوێت خێرێ بکەم چ بکەین گوتی ئەمن مەوعیدەکە لە وەردەگرم لەگەر جەنابی محافظ. جەنابی محافظ دوو جاران ئەمنی لە مەعمەل شیشی دیتبوو، یعنی کە هاتبوو سەردانی کردبوو ئەم لێن دەری وەکو دکتۆر ینی شکلی منی دیتبوو بەس ئەمنی نەدەناسی. بەڵام ئەو مەوعیدەکەی لەوە گرتم مەوعیدەکەی دانا ئێوارەی پاش نێژی عیشایەکە گوتی سەعات نازانم حەفت بشتەکی وا بوو کە مەوعیدی لۆدانم سەردانی محافظی بکەم. گوتمە دکتۆر کاوەی گوتم دکتۆر کاوە لەگەرم وەرە مەوعیدم هەیە دەچمەکەن محافظی. دکتۆر کاوە خۆ عەفوی گوتی وەڵڵای بیلێن ئەم تااقەتی محافظم نییە دەبڕۆ ئەگەر خستەخانەکەت ئەگەر دروست کرد ئەم سامەشی دەکردم بەخوا ئەم تااقەتی محافظ ئەو شتانە من نییە ئەم پێم ناکرێت بە دوو ئەو شتانە بکەوم. چوو مەوعیدەکەم وەرگرت لەوێن دەر چەند عارزەکان عرض کرد ئەمن نزیکەی 6 مانگان سوورامەوە هەتاوەکو عارزێک بە دڵی خۆم بی دەمویست عارزێک بی لە منتقەی فەقیران نێزیک بی عارزێکی باش بی ینی مواصفاتم هەبوو ئێدی ئەو عارزانە بەدەست نەدەکەن لەو لێرێکە بەلەدیاتەکانم زۆر کرد زۆر گەڕام هەتاوەکو عارزێکمان دیتەوە کە لە باداوی نێزیک بی لە گەڕەکی ژیان نێزیک بیتن لە دارەتوو بنەسراوی نێزیک بی لە منتقەی فەقیران بیتون مەساحەکەی باش بی تاوەکو ئەو عارزەمان وەرگرت. ئەوجا لەو عارزەیەوە کێشەی زۆرم لۆ دروست بووم کتابەچان لۆ کردم لۆ دائیرەی سەحەی بەس ئەوەن دوێنە پژیرێکە ئەمن دکتۆرم یەک مانجی پێ چووە تا جوابیان دامەوە کە پژیرێک یەک مانجی پێ چوو بەس پژیرەکەم وەرگرت بوو وەختی نێژە عەسرێ بوو چین بزگەوتەکەی تەنیشت خەستەخانەی نێژێکمان کرد بێکە و گوتم وەڵڵای کاکە ئەمن نیازی خێرێم هەبوو بۆ خۆی ئەویشە پێ دەچی زۆر زەحمەت بیتن فەرموو ئەو پژیرەکەمدا بە خێری بابم لۆ خۆت چ دەکەی بکە ئەو عارزەکیش دەبینیەوە چی لێ دەکەی لێ بکە ئەوە پێ ناچیتن ئەویشە لە بۆ من ئاسان بیتن بەڵام ئەمن نیازی باشم هەیە هیچیش پارەم ناوێتن ئەو پژیریش لۆ خۆت بەنای من بکە ئەم کە دکتۆرم لۆ خۆت بیتن. ئەو وەریگرت ڕۆی دوایەکە پاش دوو ڕۆژی تەلەفۆنی کردەوە لە بۆم گوتی دکتۆر حەزم لێ سەردانم بکەیت. چوومە ماری لە ماری ئەو جارە یەکترمان دیت عینوانی ماری خۆی دامێ ماری لە لای موفتی بوو لە لای ئیسکان بوو کە سەردانم کردی دانیشتم بێکەوە گوتی دکتۆر پارە لە من ئیش لە تو بێتاقەت مەبە چەند لە جێن دەرپارە دویست ئەم پارە لۆ تەرتیب دەکەم. چوین بەس هەتا موافقەی نیقابەی ئەو جارە وەست داوای غێر ئەویان دەکرد مۆڵەتیوی و مۆڵەتیوی گوتیان 2 میلیۆن دینارم بدەنێ نیقابە گوتم 2 میلیۆنە لۆ بدەمێ ئەم خەسخان دروست دەکەم وەڵا گوتم داوای 2 میلیۆن دیناری دەکەن گوتی کاکە بڕۆ لەکەم کوڕەکەم وەری بگرە لە ماری کوڕە گوتم 2 میلیۆن دیناری نادەمە نیقابەی گوت کاکە بڕۆ پارەکەی ببە ئەوان ڕسوماتە دەبێ ئەو ڕسوماتانە بدەین ئەو ڕسومات خۆ لەگەر هیچ دانیە 2 میلیۆن دینارەکەی دامێ وەڵحاصڵ خەریتەی دروستکە خەریتە پارەی خەریتەکەی دامێ وردە وردە دەستمان پێ کرد هەتا وای لێ هات زۆری خایەن ئەو عارزە بە بەرزادەی 120 مەتری کرد ئەوەی کە دابیانە من هەهوو ئەو جارە لە هاتینەوە سێت پاش 3 ساری عارزەکەمان تێکچۆوە بەس هەمووی بە عیلاقاتی بە قووەت بوو ئیشەکانی لە ئاسان دەکردم بەڵام ئەمن نیازی پاکم هەبوو نیازی چاکم هەبوو ئەمنیش ئیسفادە لە عیلاقاتی دەکەم بەڵام کەسم نەکردە شیریک
کە وەکو بیکەمە شریک ئەویش گوتی ئەمن مردیم لە قەبرستانەیە ئەتوە دەرێ من مردیم لە قەبرستانی لۆ خێری مردەکانم ئەمەش کاکە خێرێ دەکەین لەسەر خێری کۆبوومەوە لەگەری هەتا وای لێ هات قەزەکەم ببەر عەرزی کرد ئەو جارە تا تەعویزی عەرزی دراوە زۆری خان وای لێ هات ئینتیفاڵ ئەو مانگرتنەکەی سولێمانی دەستی پێ کرد حەفتەی شوباتیان پێدەگوت وەچی مزاهارات کرا و ئەو شتانە کرا ئیشی ئیستثماری ئەو جارە هەموو ڕاوەستا سارکو نیوید کرد ئەو جا حکایەتی لەگەر بەلەدیەی دەستی پێ کرد هاتین چوین وەرە بڕۆ کاکە دەمەوێت خێرێ بکەم خێر ناکرێتن و دکتۆر خێرێ ناکەن و نابیتن و عرض نابیتن و ئیستثمار ڕاوەستایە و ئەمە زۆر مادیان کردین هەتاوەکو وەی لێ هات سارەکو نیوی پێچوو هەتاوەکو قەنەعەتی هات عەرزەکەم بداتێ کاتێک کە عەرزی دامێ 6 مان کوتا کە 6 مان کوتا ئەو شوێنەیە ئەو باسی ئەو شوێنەی ناکەم باسی شوێنەچکە دەکەم ئەو شوێنەیە ماری لە کرد مەسئولەکی نێزیک بوو مەسئولەکە گوتی ئەو خەستخانەی لێرە دروستکەی ئەو خەستخانە بەرامبەر پەنجەرەی کچەکەم دەبیتون و ماری من دەمریتون و ئەمە خانیم لێرە کردیە و قەت نابیتن هەستا چوو شیشەکانی هەموو هەر قەرات ئەمن حکوومەتم لە شەقامی 120 مەتری شاری هەولێر بۆ پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەیەکی خێرخوازی وەزارەتی شارەوانی دەستی وەبەرهێنانی هەولێر لە ساڵی 2010 ڕزامەندی دەرئەبرێت بە پێدانی 5000 مەتر زەوی بە هاوڵاتیەک بەڵام دواتر لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکانی هەولێرەوە زەویەکە کراوەتە باخچە هاوڵاتی دلێرشینە بەپێی دۆکمنت و بەڵگەکان خاوەنی ئەو زەویەیە و ماوەی 5 ساڵە کات بۆ ئەنجامدانی ئەو پرۆژەیە دەکات بەڵام بە وتەی خۆی بەهۆی نزیکی زەویەکە لە ماڵی بەرپرسێکەوە کە لە ئێستادا ڕاوێژکارە لە پەرلەمانی کوردستان ڕێگری لە ئەنجامدانی پرۆژەکەی کراوە پاژەوەی کە وەزارەتی تەندروستی و چار وەزارەتی مەعنی کە لە ئیستیسمار بوو لەگەڵ ڕەزامەندی شارەوانی بڕیاردرا کە چەسماندنی سنووری لە بۆ بکرێتن دواتر ئەوە بوو کە چەسماندنی سنووری لە بۆ کرا لە هەشتیدا لە کۆنووسەکەی زۆر ڕوون دیارە کاتێک کە کاک نایب ئەو مەساحە بوو لەگەڵم هات کە شیشی چەسپان لە تێبینی ملاحەزە نووسیتی شوێنەکە زەوی بەتاڵ ئەو بەڕێزەیە شیشی بۆ چەسپاندن دوایی ئێوارێ تەلەفۆنەکەم لۆ کرا لەلایەن مەسئولەکەەوە گوتی ئەمە حکوومەتم حکوومەت چییە شیشەکانی هەڵقەڵات لە 24 تشرینی یەکەمی ساڵی 2012 لەلایەن دەستی وەبەرهێنان و وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی پارێزگا زەویەکە چەسپاندنی سنووری بۆ کراوە خاوەن زەویەکەش ئاماژە بەوە دەکات بەوەندەسی دروستکردنی پرۆژەکە شیشی لە زەویەکە داناوە بەڵام بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکانی هەولێر شیشەکەی لابردو و داری تێدا چاندووە دوای ئەوەی هاوڵاتی دلێرشینە سکاڵەر تۆمار دەکات دادگا مافی ئەنجامدانی پرۆژەکەی پێدەدات بەڵام دواتر ئاگادار دەکرێتەوە لە بەرامبەر پێدانی زەویەکە بە زەویەکی تر قەرە بکرێتەوە لێژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستان لە پرسەکەدا ئاگادارە و بەپێی بەدواداچوونەکانی ئەوانیش ئەو هاوڵاتیە مافی خۆیەتی پرۆژەکە ئەنجام بدات دەژڵێت دادگار بێلایەنانە بڕیاری نەداوە بەداخەوە ینی بەپێی ئەو وەزارەتە پێدەرانەی کە قسەم لەگەڵ کردە بەپێی ئەو دوکیمنتانێک کە هەیە دادگای سەروەری خۆی نەسەپاند و حەقی تەواوی بە دکتۆر دلێرشی خەنەدا من لێرە وەکو لێژنەی تەندروستی پەرلەمان پشتگیری تەواوی دەکەم و لە هەوڵی تەواودا دەبین لانێکم کە قەرەبووی بکرێتەوە بە پارچە زەویەکی تر بۆی بتوانێت ئەو بەرنامەیەکە هەیەی جێبەجێکا بە خزمەتی هاوڵاتیان لە ئێستادا هاوڵاتی دلێرشینە کە خۆی خاوەن بڕوانامەی پزیشکیە داوا دەکات دروستکردنی پرۆژەکەی بەهۆی ڕێگریکردنی بەرپرسێکەوە کارەکانی نەوەستێت و لایەنە پەیوەنددارەکان لەسەر کێشەکەی بێنەخەت بۆی ماندووبوونی 5 ساڵی بەفێوە نەڕوات مەساحات چێ مەساحەکەی ناوی کاگنایفە کاگنایف مەساحی بەلەدێ هات شیشی چەقان لەسەر کۆنووسەکەی نووسی زەوی بەتاڵە حیزداری لێ نەبوو ئەندەر زەوی بەتاڵە تاپۆی چییە بینایی گشتیە یعنی خزمەت گوزاریە دەکرێتە خەستەخانە ئەو مەسئولەیە هات شیشەکانی هەرقەران بە عیلاقاتی خۆی ئەوێندەری پڕدار کرد داری هینا داری چەقان لەسەر کۆنووسەکەی نووسی زەوی بەتاڵە تەوقیعی کرد معاملات هەمووی ڕۆتین دەڕواتن و حەسەب ئوسوڵ کاتێک کە لەگەر مەسئولەکە هات شیشەکانی هەر قەراند و بزانین لەگەر ئەو مەسئولێ چمان بەسەر هات چەند ساری خان هەتا ئاخیری چمان لێ هاتەوە لە عەڵقەی کلۆتان باس دەکەم